بەڕێزان لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی سیمینارێک لەبارەی پەروەردەی خۆراکی لە زانکۆکان هاندان و کەمکردنەوەی بە فیڕۆدانی خۆراک بۆ پاراستنی ژینگە و ئاسایشی خۆراک. سەرەتا پێم خۆشە خۆمتان پێ بناسێنم، من نەشمیلم، مامۆستا و توێژەرم لە دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیژی توێژینەوەی زانستی. بەندە پسپۆریەکەی لە زانستی خۆراک و تەکنۆلۆژیای خۆراکایە. ئەمڕۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەم سیمینارە. بەڕێزان سەرەتا پێم خۆشە لە وشەی پەروەردەوە دەست پێ بکەین. پەروەردەوەکو ئەزانین کە هەر لە سەرەتای لەدایکبوونەوە لە خێزانەکانەوە دەست پێەکە بۆ هەموو بابەتەکان. مەسەلەی پەروەردەی خۆراکی لەم ساڵانەی دوایە لە وڵاتانی جیهان زۆر تەرکیزی لەسەرە بە شێوەیەکی بەرفراوان لە جیهاندا. پەروەردەی خۆراکی ئێستا بەکار ئەهێنرێ بۆ ئەوەی کە ڕوبەڕووی بە فیڕۆنەدانی خۆراک و پاراستنی ژینگە ببینەوە. یەکێکە لەو خاڵانەی کە لە سەری سەرەوەی چارەسەرەکاندا. ئەگەر باس لە پەروەردەی خۆراکی بکەین وەکو یەک پێناسەی کورد بڵین پەروەردەی خۆراکی چییە؟ پەروەردەی خۆراکی بەواتای فێربوون و زانین بۆ ئەوەی کە ئێمە چۆن خۆراک بەکاربێنین و چۆن بیپارێزین، چۆن گواستنەوەی پێ بکەین، هەموو ئەو ئاکتانەی کە پەیوەندی هەیە بە خۆراکەوە هەر لە خۆی خۆراکیەوە تا ئەگاتە پاراستن و هەڵگرتن و مامەڵە پێکردنی. بۆچی ئەمە بزانین گرنگە؟ بۆ ئەوەی کە بە فیڕۆدان کەم بکەینەوەوانە. مەسەلەی بە فیڕۆدانی خۆراک ئاشکرایە کە ئەگەر ئەوی شەر بە شێوەیەکی سادە پێناسێکی لێ بکەم ئەوەیە کە خۆراکێکە ئێمە ئەمانتوانی بیخۆین بەڵام نەما خوارد و بە فیڕۆماندا. کە کاریگەری هەیە ئەویش دیسان لەسەر ئاسایشی خۆراک، چونکە ئاسایشی خۆراک لە مانا گەورەکەیاواتە بەردەستبوونی خۆراک بە بەردەوامی و بە شێواز و کوواڵەتی باش بۆ هەموو دانیشتوان، هەموو ئەو کەسانی کە لە وڵاتێکا ژین بەبێ ترس کە بتوانن خۆراکیان دەست بکەوێت. بەڕێزان کاریگەری بە فیڕۆدان لەسەر راپۆرتە جیهانیەکان باس کراوە کە بە فیڕۆدان ئێستا یەک لە سەرسەی ئەو خۆراکە بە فیڕۆچێک کە ئێمە ڕۆژانە ئامادەیەکەین بۆ خواردن، یعنی بێجگە لە خۆراکێک کە پێوترێ خۆراکی خاو لە ناو کشت و کاڵە لە ناو معمەلەکانە، ئێمە خۆراکێکمان هەیە پێوترێ خۆراکی سەر سفرە، خۆراکی ماڵان، خۆراکی چێشخانەکان یەک لە سەرسەی ئەم خۆراکە بە فیڕۆچێت کە ئەمەش بە واتای ئەوەیەت نەک تەنها خۆراکە کە خۆی بە فیڕۆ ئەچێت کە ئێمە بڵین بەس خۆراکێکمان لە دەست چووە و تەواو لێکەوتی زۆری هەیە لەوانە کە لەگەڵ خۆراکەکەیە بە فیڕۆچن، وەکو بە فیڕۆچوونی پارە، بە فیڕۆچوونی خاکە، بە فیڕۆچوونی ئاوە، بە فیڕۆچوونی هەوای پاکە، وەکو وتم هەموو لێکەوتەکانی بۆ مەسەلەی ژینگە کە خۆراکێکێکە لەو بڵێن ببورن بە فیڕۆدانی خۆراکێکێکە لەوانەیە کە کاریگەریەکی زۆری هەیە. ئەو بە فیڕۆدانەی کە لەناو راپۆرتەکانی UNEP باس کراوە ئەوەیە کە ئەڵێ 1 بلیار و 300 ملیۆن تەن ساڵانە خۆراک بە فیڕۆچێ کە ئەکرێت 1 ملیار و 200 ملیۆن کەس لەو ساڵەیە لە برسێتی ڕزگار بکە. جاسێری ئەم داتایەکان بەڕێزان چەند گرنگە ئێمە ئەگەر بتوانین لانی کەم نیوەی ئەو ڕێژەیەش کەم بکەینەوە کە لە هەدەفەکانی UN خۆیان هەیە لە حەڤە خاڵەکەیە کە نەهێشتنی برسێتیە تا ساڵی 2030 ئێمە ئەبێت پێش هەموو شتە بیر لۆ بکەینەوە کە ئەو خۆراکی هەمانە بەڕادەی پێویست بخۆین. ئێمە خۆی خواردنمان لە کوردستان ئەگەر باس بکەین لە ساڵانی پێشوە پێم وایە زۆر لە پێشتر بۆ هەرچەنە پەروەردەی خۆراکی نەبوو تا ئێسش بە شێوەی بچوک هەمانە، بەڵام لەو باوەڕیان بەهۆی کلتوری خۆراکی خۆمانەوە بەهۆی دینەوە کەمتر خۆراک بە فیڕۆدراوە تا ئەوەی کە لە ئێستا بە فیڕۆدرێ. ئەگەر بیر لە ژەمی بەیانیانی خۆمان بکەینەوە لە ساڵانی پێشوە تەنها یان هێلکەیەکی سوورەکراوە یا مەسەلەن ماستێکمانە خوارد لەگەڵ چایەک، بەڵام ئێستا کەی بینین بەمەی ناو نراوەدانی بەیانی و برێکفاست و بڕێکی زۆر خۆراک بە فیڕۆ ئەین. کەواتە ئەم بە فیڕۆچوونە ئەکرێت کار بکرێت لەسەری کە وڵاتان ئێستا زۆر بە جددی کارەکەن لەسەرەوەی کە ئەم بە فیڕۆچوونە کەم بکەنەوە تا باشترین ئەگەری ئەوەی کە کەمەکرێتەوانە.
ئەو ئەمە تەنها داتایەکە لەسەرەوەی ئەو خۆراکانە لە ساڵچەندیان بە فیڕۆچێ لە ساڵ 45 بە فیڕۆچێ میوە و سەوزەیە چونکە ئەوان خۆیان پاراستنێکی باشیانەوێ لەسەر ئاستی جیهانە ئەمە بۆ کوردستان نیە ینی بۆ هەموو جیهانە وە کێشەکەش تقریبان جیهانیە ینی بەس کوردستانیە و بەڵام کوردستانیش لەو داتایانە بە دەرنیە لە ساڵ 35 بۆ گۆشتی بەڵێن ماسی و دەریاوانیەکانەوە لە ساسی بۆ دانەوێڵەیە ئەوەی گەنم و جۆ و بابەتەکانی تر و لە ساڵ 20 بۆ پرۆدەکتی شیرەمەنیە ئەوەی شیر و ماست و ئەمانی لە دروست دەکرێت و لە ساڵ 20 بۆ گۆشت و پەلەوەرەکانە ئەگەر باسی بە فیڕۆدان بکەین لەسەر ئاستی جیهانیە بڵێن کوێ کەمترین بە فیڕۆدانی هەیە لەسەر ئاستی تاک بۆ ساڵێک ئەوە وڵاتی رووسیامان هەیە کە بۆ یەک ساڵ بۆ یەک کەس تەنها 33 کیلۆگرام خۆراک بە فیڕۆیە لە بەرامبەر ئەوە نەیجیریامان هەیە کە من لە راپۆرتەکانە تقریبان 4 ساڵم سیر کرد لە 2021ەوە 189 کیلۆگرام بۆ یەک کەس لە ساڵێکە خواردن بە فیڕۆیە بەڕێزان ئەم دوو داتایە لە بەرچاو بگرن کە ئەڵێن لەسەر ئاستی کەس بۆ ساڵێک نەیجیریا لە پێشێ بەڵام لەسەر ئاستی وڵات ئەمریکا لە یەکەمایە دوای ئەو چینیە دوای ئەو هەندیە بەڵام بەهۆی پۆپیولیشن دابەشبوونی کەسەکانەوە کیلۆکان فەرقەکە لەبەرەوە لەسەر ئاستی کیلۆ نەیجیریا لە یەکەمایە و بۆ ماوەی 4 ساڵیشە بە بەردەوامی بەرز ئەبێتەوە بۆ هۆکارەکەی ئەوەیە کە هیچ پەیڕەوی پەروەردی خۆراکی ناکا لە وڵاتەکەی خۆیان لە دوای ئەوەوە ئەمریکا و چاینا و سویدمان هەیە کە تقریبا لە 45 بۆ 65 کیلۆیە ئەویش هەوڵەیە بە بەردەوامی دەدواتر ئاچمە سەری بۆی کە نزیک بێتەوە لە کەمتر لەوە لە دوای ئەو ئەڵمانیامان هەیە ئەویش بە هەمان شێوە 50 تا نزیکی 65 ئەی کوردستان لەکوێی ئەم داتایانەی دنیاە ئەو راپۆرتانەمان بینیوە کە لە میدیاکانەوە پێشکەش کراون لەم ماوانەی پێشووە هەندێک لەسەر ئاستی شار کرابوو یەکێک لە راپۆرتەکان ئەڵێ کوردستان لە سا 60 خۆراکی بە فیڕۆچێ یەکێکی تریان ئەڵێ لە سا 50 خۆراکی بە فیڕۆچێ ئەوەی کە لە سا 60ەکەیە هەولێر و منتیقەی هەولێر لەو زۆنەیە کرابوو لە سا 50 بەرەو ژوورەکەی سلەیمانی و دەوروبەرێتی بەڵام لە ناو داتاکانی هەم عێراق هەم کوردستان هەم جیهانە بۆی گەڕام ئەو ڕێژەی کە بە فیڕۆچێ لە خۆراکی کوردستان 20 بۆ 30 خۆراکەکەمانە و تقریبا بە ڕێژەی لە 100 بۆ 150 کیلۆگرام بۆ یەک کەسە لە ساڵێکە یعنی هیچێکی وامان کەمتر نییە لە وڵاتی نەیجیریا کەواتە زۆر لە پێشەوەین ئێمە پێویستمان بە چییە بۆی کە داتاکانمان نزیک بکەینەوەلانی کەم لە سوید لە رووسیا کە بۆ ئاستی تاک بە فیڕۆدانیان کەمە ئەوان بەرنامەی زۆر چڕوپڕیان هەیە هەروەکو لە سەرەتاو ئاماژەم پێەیە بەرنامەکە بە شێوەیەکە کە کارەکەن لەسەر پەروەردەی خۆراکی کە مستەلەحێکە ڕەنگە ئێستا زۆربەی ئەو گەنجانە بڵەن یعنی چی پەروەردەی خۆراکی یعنی تۆ لە هەموو ڕوویەکەوە بەرپرسیاربی خۆت پەروەردە کردبێت لە بەرامبەر ئەو خۆراکەیە کە یەتە بەردەست و بەکاری ئەهێنی پێم وابوو دانێکمان پەڕانیان هەر ئەمە بوو ببورن کاریگەری ژینگەکان لێرە باس کرا ئێستا کە ئێمە لە وەرتەیەکی گەورەیان بەڕاستی بەرامبەر بە ژینگە و تووشی وشک بوونەوە ئەبێت زەوی و کوشت و کاڵمان لە دەستە چێ و ئێمەش بەم شێوەیە هەڵسوکەوت بکەین لەگەڵ خۆراکە لەو باوەڕایام کە بەرپرسیارانە نییە و هەتا بێت بەرەو کێشەی زیاتر ئەڕۆین لە ڕووی ژینگەیەوە بۆی ئێمە پێویستمان بەوە هەیە کە پاشماوەی خۆراک کەم بکەینەوە بۆ لەبەرەوەی باسی گازی گەرمەخانە یەکێکە لەو گازانەی کاریگەری هەیە لەسەر پیسبوونی هەوای زەوی و دەوروبەری با بڵێن کە لە گرنگترینیان CO2 میتانە کە میتانەکە لە خۆراکی زبڵدانەکانەوە لە دوای ئەوەی ئەبێ بە پاشماوە 25 هێندە بەهێزترە لە گازی CO2 کە بە خەتەرترین گاز ناسراوە بەڵام میسان لەو بەهێزترە بۆ ئەوەی کە ئەو پیسبوونە ڕووبات و هەروەها بە فیڕۆدانی خۆراک ئەمەش خۆی داتایەکی زۆر گرنگە تقریبا لە سەدا بەرپرسە لە سەدا 8 بۆ لە سەدا 10 پیسبوونی ئەو بەرگە هەوایی کە بە دەوری زەویایە بەهۆی بە فیڕۆچینی خواردنەوەیە لەگەڵ ئەوەشا من بۆیە زۆر کورتم کردوێتەوە ناوم ناوە بە فیڕۆدانی سامانە سروشتیەکان کە ئەویش هەموو شتێک ئەگەر بە وردی سەیری بکەی هەموو شتێکە یعنی
ئاومان پیس ئەکاوە خاک و سەوزایی و ئاژەڵەکان و بەکتریا و مایکرۆب و ئیکۆسیستم و ئاژەڵ ینی هەموو ئەمانە زۆر 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 کاریگەری هەیە لەسەری بۆ لەبەرەی بە فێڕۆدانی خۆراک ئەم گازە گەرمە خانەیانە هینەکات بەرهەمەهێنێت. کاریگەری لەسەر ئاسایشی خۆراک تەبعاً تۆ ئەگەر خۆراکە بە فێڕۆیە بەدەستی خۆت نیوەی ئەو خۆراکەی کە ئەو هەموو زێ ئەو هەموو توانایەت یا سەرف کردووە لە ڕووی پارەوە لە ڕووی کەسەوە لە ڕووی زەویەوە لە ڕووی ئاوە تۆ بەدەستی خۆت وێرانی ئەەکەی کەواتە تو ئاسایشی خۆراکەکە بە هیچ شێوەیەک باڵانس نییە وا دەوێت کە دابشکردنی خۆراکی نایەکسان ڕۆیە هەروە کۆی لە بیدات ئاماژەم پێەیە ملیارێک و 300 میلیۆن تەن خواردن بە فیڕۆ بچێت توانێت ملیارێک و 200 میلیۆن کەس ڕزگار بکە. یعنی ئێمە ئەمە نایەکسانیەکە لە خۆراکە من بێم ئەمڕۆ خۆراک فڕێمەم لە کاتێکە خەڵکێک هەیەکە برسیە خەڵکێکەیەکە ئەو خۆراکی دەست ناکەوێت. نیگەرانی ئەخلاقی و ڕۆشتی ئەوەی کە ڕێکخراوەکانی بەڵێن ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان و ڕێکخراوانەی کە کارەکەن لەسەر نەهێشتنی برسێتی و مەسەلەی ئاینی ئەمانە هەمووی لەسەر ئەوەیە کە پەیوەندی ئەبێتەوە دیسانەوە بە ئاسایشی خۆراکەوە. هەرەکوتم دەرفەتی لە دەست تووشمان ئەبێ لە بەرەوەی کە ئێمە خۆراکەمان بە فیڕۆیەوە ئەوە نەتەڵمان بە فیڕۆیەوە ئەوە نە کەس بە برسێتی ماوەتەوە هیچ دەرفەتێکمان نەماوە بۆ ئەوی کە ئێمە بتوانین ئەوە بکەین. ئەگەر بیر لە داتاکانی سەرەتا بکەینەوانێ من لەنە ئەو راپۆرتانەیە دیسان جارێکی تر بە شێوەیەکی هەرچەندە خۆیان زۆر توێژینەوەشیان کردبوو لەو توێژینەوەی ئەو وڵاتانی وەکو رووسیا و سوید و ئەڵمانیا ئەم سێ وڵاتە کە بە بەردەوامی کارەکەن بۆی کە ڕێژەی کیلۆگرامی بە فێڕۆچوو بۆ تاکە کەم بکەنەوانێ چارەسەرەکانیان لەسەرەوەی چارەسەرەکان هەمیشە پەروەردەی خۆراکی هەبووە. پەروەردەی خۆراکی لە هەموو ڕوویەکەوە یعنی هیچ دەرفەتێکیان لەدەست نەیاوە بۆی کە تاکێکی خۆیان پەروەردە بکەن کە ڕێز لەم خواردنا بگرێ کاتێک دەچێتە سەر سفرەکەی هەر لە قوتابخانەکانەوە هەر لە ئەوەی پێوترە باخچەی ساوایان تەنانەت مناڵیان زۆر لە بچووکیەوە لەسەر ئەوە ڕائەهێنن کە ئەم خواردنە بە شێوەیە وەکو خۆمان کە چۆن لە ساڵانی پێشوە لە جیلی پێشوای بینین ئەڵێن پیرۆزە خواردن مەسەلەن پارچێنان کە ماچی ئەگەن و ئەنی بەو شێوەیە مناڵیان تازە لەسەر ئەوە پەروەردە ئەکەن کە بەڵێ خۆراک گرنگە ئەبێ ڕێزی لێ بگرین. بۆیە هیچ پرۆگرامێکیان نە لە قوتابخانەکان نە لە دەروی قوتابخانەکان نە لە زانکۆکان بۆ پەروەردەکردنی تاکی خۆیان لەدەست نەیاوە بۆیە بە بەردەوامیش لەسەر ئەوە بەردەوامن و کارێکیان کردووە کە پەیوەندی هەبێت لە نێوان هاوڵاتی ئەوەی خۆمان پێی ئەڵێن لەگەڵ خەڵکی کۆمەڵگا لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتە. بەڕاستی خۆشەویستان ئەوانەی کە لێر دانیشتوون زۆربیان مامۆسای زانکۆکان ئەزانن کە گاپێکی گەورە هەیە لە کوردستان لە بینی چینی ئەکادمی و خەڵکێکی تر کە خەڵکێکی باوڵێن ئەکادیمین و کار ناکەن لە مەسەلەی توێژینەوە ئەوانەیە. ڕاستە ئێمە توێژینەوەی زۆر باش و چاکمان هەیە بەڵام بەداخەوە کە ناگاتە خەڵکەکانی خۆمان. ئاین توێژینەوەیە کە تەنها بۆ ناو داتا و کۆکردنەوەی هەندێک شتە و کە خۆمان لە ناو سیستمەکەین ئەزانین چۆنە. گرنگی کردنی توێژینەوە گرنگی کردنی ئەو کارانە کە پەیوەستە بە پەروەردەوە ئەوەیە کە تۆ لەگەڵ کەسەکانی خۆت بیکەیت نەک لە ناوبازنەیەکە بخولەینەوانێ. ئێستا کە من دوایە چمە سەر چارەسەرەکان لە زانکۆکانە تەنها چارەسەرەکە ئەوە نییە کە خوێنکاری زانکۆ ئێمە فێر بکەین دوای ئەوە ئەبێ خوێنکارەکە فێرکەیت چۆن بە سوودەوێ جارێکتر لە ناو کۆمەڵگاکەی خۆیان. پشتیوانی حکوومەت بە بەکارهێنانی تەکنەلۆژیا و ئەم چەند ڕۆژە بە تەواوەتی هەمووی باسیەوە کراوە ئای چۆن بەکاربێت تەکنەلۆژیا چۆن بەکاربێ ئەمەش یەکێکە لەو شتانی کە ئەوان هەموو سوودی لێبینن مەسەلەی دروستکردنی بازار و دابشکردن و چکە ئەمانە پاراستن و هەمووی کاریگەری هەیە بۆ بە فێڕۆدانی خۆراک کە لە کوردستان ئێمە زۆر مشکلەمان هەیە لە مەسەلەی پاراستنی خواردنە لەوەی کە تاگاتە دەستی بەکارهێنەر لەوەی کە تۆ تەنانەت لە ناو مارکێتەکە تا وا دیزاین نەکراوە لە یەکەم کە تۆ دەست پێەکەی لە ئاخیر بگەیتە ئەو خواردنانەی کە زوو خراپە بن زوو هەڵیانگری ببیتەوە ماڵەوە بخەیتە ناو ساردکەرەوەی ماڵەوە. چارەسەرە گشتیەکان کە کوردستانیش دەتوانێت سوودی لێ ببینێەوە و چاویش لە وڵاتانی تر بکات لە گرنگترینیان فێرکردنی خەڵکە بە تایبەتی منداڵان و خوێندکاران و ئەوەش بە پەروەردەی خواردنە و دامەزراندنی ڕۆژی وەکو چۆن فستیڤالات هەیە بەس نەک بۆ خواردن فستیڤالات هەبێت کە بابەتی تیا عەرز بکرێ و بە شێوەیەکی واکە
هەموو کەسێ بتوانێت سوودمەند بێ لەو زانیاریانی لەویا ئەدرێ لە شێوەیەکی ئەکادمی وشکە نەخولێتەوە. ینی بەڕێزان ئەم راپۆرتانە هەمووی بە ئینگلیزیە و هەمووی مستەلاحاتانی زۆر ئەوێ هەوڵبەی تاویکەیتە سەر زمانێ بۆی کە هەر کەسێک لە هەر شوێنێکا بە زمانێک بیڵێ کەلەی تێبگا. اینجا مەسەلەی بەکارهێنانی ڕاگەاندن و سۆشیال میدیا زۆر گرنگە. ئەیە مۆدیسان سەرنانی بەیانیەکە ئێمە ئەومان بە ئاسانی وەرگرت لە حەڵقە تورکیەکانەوە کە سفرێکی زۆر داخراوە کابرا دوو زەیتونە خاتە دەمی و ئەڕوا لە کاتێکا کە سفرەی کوردی بەم شێوەیە نەبووە. لەبرۆ ڕاگەاندن زۆر کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئێمە چی پێشکەشی خەڵکەکەی خۆمانەکەین، چۆن هۆشیاریانەکەینەوە، چۆن پەروەردەیانەکەین. چونکە کاتێک کە مناڵێک بە دیار تەلەڤیزیۆنێ بە دیار ڤیدیۆیەک بە دیار کارتۆنێکەوە دانیشتووە هەموو مێشکی کراوەیە لەسەرەوەی کە ئەو هەڵسوکەوتانە دووبارە بکاتەوە کە بینیوێتی و ڕەنگی ژایاتەوە تایە. لەبەرەوە زۆر گرنگە کشت و کاڵی بەردەوام ئەوە پێشمن ئاماژیان بەوەیە کە عێراق ڕوبەڕووی وشکبوونەوە بێ، بەڵام پێویستمان بەوە هەیە کە جارێکی تر ئێمە پشتگیری لە کشت و کاڵ بکەینەوە، چکە کشت و کاڵکردن خۆژیانیە و دەستخستنی خۆراکی بەردەوامە بۆمان، شتێکە کە ئێمە ئەتوانین ساڵەهای ساڵ سوودی لێ ببینین، نەک بەم شێوەی کە ئێستا هەیە لەم چەند ساڵانی پێشوا دەستبرا بۆ ئاوی ژێرزەوی هەمووی و ئاوی سەرزەویشمان لە کیسچوو. لەبەر ئەوە پێویستمان بەوەیە. باسی لە مەسەلەی یاساییەکانە لە هەندێک وڵاتە حەزەکەم ئاماژەی پێ بم کە لە ئەوروپا بە تایبەتی لە فەڕەنسا و ئیسپانیا و ئیتالیا یاسای فەرمی هەیە بۆ کەسانێک کە خۆراک بە فیڕۆیەن. یعنی قانونەکەم خوێندێتەوە لە زیندانیکردنی تایە کە لە 6 مانگەوە دەست پێەکە. چۆن کەسێک ئەوان لەبەرەوەی کە زۆر بە سیستماتیکی ئەو شتیان ڕێخستووە تەنانەت ئەزانن ئەم ماڵە چەند خواردنی بە فیڕۆیەوە، چونکە ئەو سەڵی خۆڵەکانیشی بۆ جیاکردوونەتەوە، مەسەلەی کاغەز و خواردن و ئەوانەی کە شوشە و پلاستیک و ئەزانێ ئەم ماڵە ئەگەر لێ بکۆڵێتەوە زانێت چەند خواردنی بە فیڕۆیەوە، چێشخانەکان و ئەو شوێنە گشتیانەی کە هەیە. لەبەرەوە قانونی تایبەتیان هەیە بۆ ئەوە، بەڵام نەتەوە یەکگرتوەکان دیسان لە کارکردنایە بۆ وڵاتانێکە لەگەڵ خۆیان لەناو نەتەوە یەکگرتوەکان کە یاسایەکی هاوبەشیان بۆ دەرکا ڕێگری بکە لە بە فیڕۆدانی خۆراک بە هیوام لە کوردستانیش بتوانین بگەین بەوە. زانکۆکان ئێمە توانن چی بکەن؟ هەر وەکو وتم ئەکرێت کە هەموو ئەو پێشنیارانەی کە لەسەر پەروەردە بوون لە زانکۆکانی ئێمە پەیڕەو بکرێ، وەکو پاراستن و دابەشکردن و گەشەپێدانی کشت و کاڵ زانکۆکان ئەتوان لە هەڵسەنگاندنی پەروەردە تەکنەلۆژیا هاوکاری حکوومەت بکەن. کاڵین زانکۆکان ئێمە بەس تەرکیزمان لەسەرەوە نەبێ، ئێمە کۆلێژی زانستە ژینگەیەکان تەرکیزمان بەس لەسەر بەشی کشت و کاڵ نەبێ. وەکو بەڕێزان پێشتر ئاماژەیان پێیا خوێنکارێک کاچێتە زانکۆ ئەبێ زۆر هەم لە هەموو سکیڵەکانە ئەو پەروەردە بکرێ و حازر بکرێ بۆی کە بچێتە ناو کۆمەڵگەوە. کاتێک کە تۆ خوێنکارەکەت فێر کرد لە هەر بەشێکا بوو کە چۆن مامەڵە لەگەڵ خۆراکا بکە، پەروەردەی بکەی لە ڕووی خۆی خواردن، لە ڕووی بەکارهێنانی خواردنەوە، ئەو کاتە تۆ توانی جارێکی تر هەر زانکۆکان سوود لەو خوێنکارانە ببینن بۆ ئەوەی کە لە ناو کۆمەڵە ڕنگ بنەوە. بەڕێزانێک و پێشتر ئاماژەم پێیا بەندە لە دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیژی توێژینەوەی زانستی مامۆستا و توێژەرم. ئێمە ساڵی ئەم ساڵ لە 1/3/2025 پرۆژەی پەروەردەی خۆراکیمان ڕاگەیاند بۆ مناڵانی تەمەن 4 بۆ 6 ساڵان. پرۆژەکە لە ژێر ناوی پەروەردەی خۆراکی بۆ مناڵانی تەمەن 4 بۆ 6 ساڵە کە کاتی تەواوبوونی پرۆژەکە 1 ساڵە و لە 1/3/2026 پرۆژەکە ئەگاتە ئەنجام و خۆشبەختانە داتای زۆر باش و بەرچاومان دەستکەوتووە کە ئەتوانین لەگەڵ حکوومەت وەزارەتی پەروەردە شێری بکەین و ئەم پرۆژەیە لە ژێر چاودێری وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانایە و بە هیوام کە بتوانین لە کۆتاییە بگەینە ئەنجامێکی واکە پرۆگرامێکی خوێندنی چڕ و پڕ بۆ مناڵانی تەمەن 4 بۆ 6 ساڵان لە ڕۆزەکانە وەکو هەنگاوی یەکەم بۆ پەروەردەی خۆراکی دابمەزێنین. بەڕێزان ئەمانش ئەو سەرچاوانن کە من سوودمەند بووم لێی بۆ پێشکەشکردنی ئەم سمینارە، بە هیوام کە سوودی هەبوو بێت و سوپاستانەکەم و بە هیوام کە ڕێز لە خواردنی خۆمان بگرین و چکە ڕێزگرتن لە خواردن پێم وایە ڕێزگرتنە لە خودی خۆمان. دەستان خۆش بێ و زۆر سپاس بۆ گوێگرتنتان.